چەند مرتاحم ێستا زۆر جاری وا هەیە بە ڕێزێک تەلەفۆنم بووە کاتوە پەیوەندیمان پێکەوە هەیە کاتی خۆی ئافرەتە تەلەفۆنێکی کرد لە کاتی والله عالم نازم بەربانگ و یا کاتی خواردنمان بوو ئێمە خێزان هەموو دانیشت بووین من و خێزان و خەسووم و کچەکان و دانیشت بووین کچێک تەلەفۆنی کرد لە سلێمانی وتی وەڵای مامۆستا پرسیارێک شارەیەکت پێ بکەم ڕاوێژێکت پێ بکەم من دوو کوڕ هاتوونەتە داخوازیم یەکیان خزمی خۆمە ماشەڵڵا زۆر دەوڵەمەندە و سیارە و امکانێت و خانووی خۆی هەیە و باڵە بەرزێکی جوانە و بەڵام دینی زۆر نەگرتووە بە جددی یەکێکی تر بەر بووە لە سجن لەسەر ئیسلام گیراوە پیاوێکی زۆر مولتەزیم و ڕێک و پێک و مسلمانی چاکە و لە جامیعش لەگەڵم بوو ئەخلاقی زۆر باش شوو بە کامیان بکەم ئێمە لە ماڵەوە کە دانیشت بووین خەسووشم بل ئیجماع خەسووم جوابی داوتی ڕۆڵەجان شوو بۆ بکە کە دینەکەی هەیە ئەوەی دیندارە دوای دەوڵەمەند دەبێ بەس ئەوەی کە دینەکەی کزە ئیفلاسیش بکە دوای دینەکەی خۆنی هەڵی سێنێتەوە قەنەعات بە دینەکەی بکە خۆیە کوژە دوای سبحان الله ئێمە تەڕەن نایناسین ئافرەتەکە چێ من ڕئیم وابوو خێزانم ڕئی وابوو خەسووم ڕئی وابوو کچەکانم ڕئیان وابوو تەمان شوو بکە بەو کابرایە فترێکی زۆرمان پێچوو نەمانزانی چی ڕوویداوانە دوای فترەیەک یەکێ تەلەفۆنی بۆ من کرد پیاوێکی بەڕێز و بە ئەدەبێکی جوان وتی وەڵام مامۆستاجە من ئەو مێردی ئەو ئافرەتەم کە پێتان وتبوو شوم پێ بکە ئەوە من ئەو کەسم وەلحەمدولایە سێ مناڵمان هەیە و زۆر دڵخۆشین و ئەی چیەکەی وەزعی اقتصادی چۆنەوتی وەڵا الحەمدولایە تاجرم و بە فەزلی خوای گەورە هەمە ئێستا ئیمکانێتی باشم هەیە شکر وەلحەمدولایە توانم بەردەوام یارمەتی خەڵکی تریشی لێ بدەم ئەی خێزانت چۆنە لەگەڵ تا چەند مرتاحن وتی الحەمدولایە زۆر مرتاحین مناڵمان هەیە و خانومان هەیە و ئاسوودە ئەژین بەمە دڵمان خۆش نەک بەمە هەموو ڕۆژەیەکە تەلەفۆنەکە وڵا هەیە تەلاق وەربگرێ